بەنای خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەیەم جارەماندا هەوڵ دەدەین باسێک لە گرنگترین وەرشەکانی کۆلێژی ئەندازیاری بەشی میکانیک بۆی خۆشەویست بکەین. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا گرنگترین ئەو وەرشانەی کە پێویستە بۆ قوتابیەک یان خوێندکارێکی کۆلێژی ئەندازیاری میکانیک بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. حەزەکەم بەو پرسیارە بچینە ناو بەرنامەکەمانەوە بزانین ئۆتۆمبیل چۆن ئەو جوڵەی کە لە ئۆتۆمبیلا دروست ئەبێ بەهۆی چیەوە دروست ئەبێ. حەزەکەم سەرەتا باسێکمان لەوە بۆ بکەیت. سەرەتا بە خێراتتان دەکەم. ئێمە وەکو بەشی ئەندازیاری میکانیک لە ئەندازیاری میکانیک لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سڵاحەدین وەکو کۆنترین بەشی ئەندازیاری ساڵانە چەندین تەڵەبە لە کۆلیژەکەمان یاخود لە بەشەکەمان دەردەچێ بە توانایەک کە دەتوانن شارەزایەکی باشیان هەبی لە مەکاینی سەیارات و ئەو شتانە وەکو فکرە. بەڵام کە سەبارەت بە پرسیارەکەی باست کرد، جوولەی ئۆتۆمبیل چۆن دروست دەبی، سەرەتا دەبی ئینجینەکەت ئیش پێ بکەیت. ئەوش چۆن ئیش دەکا بە فیول، واتە فیولەکە بنزین بی یاخود دیزڵ، ڕێڕەوەکی هەیە لە فیول تانکەکە لە تانکی سیارەکە دەڕواتن بەرەو ئینجینەکە. پاش ئەوەی هەوا و بنزینەکە تێکەڵ دەبی یاخود هەوا و فیولەکە بنزین بیتن یاخود گاز دێتە ناو ئینجین. لەوێ احتراق دروست دەبی یاخود ستانێک دروست دەبی. لە ئەنجامی ئەو ستانە تاقەی کیمیاوی یاخود پێی دەڵێن هیت ئێنێرژی، ئەو هیت ئێنێرژیە لەسەر پستن لە ناو غورفەی سووتان وا دەکاتن پاوەرێک دروست دەکە کە پێی دەڵێن ئیندیکەیتد پاوەر، جوولەک دروست دەکە. ئەو جوولەی دەداتە کرانکشافت، لە کرانکشافت لۆ گێربۆکس، پاشان لۆ تایەکان. بۆ شێوەیە ئۆتۆمبیلەکە دەڕواتن حرەکەت پێ دەکەیت. زۆر باشە، تۆ باسی ئینجینت کرد. حەزەکەم باسی جۆرەکان ئینجینم بۆ بکەیت. ئایا ئێوە لەم وەرشەیە چ جۆرە ئینجینێک بۆ قوتابیەکانتان باس دەکەن؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە دوو جۆر باز دەکەین. جۆری یەکەمیان ئینجینی SI ئینجین پێی دەڵێن کە پێی دەڵێن سپارک ئیگنیشن ئینجین. ئەو ئینجینانەی بە فیولی بنزین کار دەکەن. جۆری دووەممان دیزڵە. باسی دیزڵیشیان لێ دەکەین وەکو فکرە، چکە لەبەرەوەی جیاوازیەک هەیە لە نێوان دیزڵ کە لە مەفهومەکەی ئێمە پێی دەڵێن گاز، سیارەتی گاز بەخۆی ناوەکەی دیزڵە و ئەوی تریشیان بەنزین. هەردوو شێوەی بۆ قوتابیانەکانمە باز دەکەین. حەزەکەم باسێک لەم ئینجینە بکەین. سام ئینجینەی کە ئەم مەکینەی کە لە بەردەستی ئێمەدایە بە شێوەیەکی گشتی ئەتوانی بۆمان باسکەی لە چی پێک دێت؟ بەڵێ ئەو ئینجینە لە پێشمانە جا لە حەزەکەم بزانم ئەمەیان چ جۆرێکیان؟ بەڵێ ئەو ئینجینە لە پێشمانە جۆری SIە. SI واتە بە بنزین کار دەکا. SI چەندی ناویتریشی هەیە، ناوە علمیەکانی. پێترۆل ئینجین پێی دەڵێن، یعنی مەکاینی پێترۆل، و گازۆلینیش پێ دەڵێن. سەرەتای ئیشکردنەکەی هەوا و بنزین کاتێک کە تێکەڵ دەبی، پێشووتر سیستەمی کاربورێتەر هەبوو. ئەویان کاربورێتەرە، ئەویان سیستەمی کاربورێتەرە. هەوا بە لە ڕێگای ئەوەوە دەهات، یعنی پێشتر ئێرفلتەری هەیە، لە پاش ئێرفلتەرەکەی دێتە ناو کاربورێتەر و بە ڕێگایە چکەش فیول دەهات. چی دەکرد؟ ئێرفیل ڕێشۆی دروست دەکرد، میکسچەرێک تێکەڵک خەڵیتێک لە هەوا و بنزین دەچوە ناو ئینجین. بەڵام لە پاش ساڵی 90ەکان بەو مەفهومەی سیستەمی کاربورێتەر لادرا لەسەر ئینجین
یاخود دانراوە وەکو ئەوەی بەس هەوا بێ بوویتە دایرێک ئینجەکشن سیستم یاخود پۆرت ئینجەکشن سیستم بوویتە نۆزلات ئینجەکتەر سیستەمی ئینجەکتەر هاتە ناو دنیای سیاراتی یاخود ئۆتۆمبیلی بنزین چکە کاتی خۆی بەس لە چ هەبوو بەس لە دیزل هەبوو سیاراتی دیزلیش ئینجەکتەری هەیە بەڵام هەستان چیان کرد ئینجەکتەریان تاقی کردەوە لەسەر ئۆتۆمبیلی بنزین بۆ شێوەیە تەمەشایان کرد کێروی پاوەر لەگەڵ سپید زیادی کرد دائیمە لە دیزاینی ئینجین مهمترین شت کێروی پاوەر و ئینجینە یاخود توانایەکەی لەگەڵ سپیدەکەی ئێرانە تاقیگەی پاوەر یان وزە و توانە جیاوازە شوانیە لێرەدا قوتابیانی پۆلیساری میکانیک فێر ئەوە دەکەین چۆن دیراست بکەن لە چۆنیەتی دەرینانی پاوەر لە بخار ئەو جیهازانە هەمویان لەسەر بخاریش دەکەن لە هەمان کاتتا تەجروبەیان لەسەر دەکرێت تاوان هەڵمی ئاو واتە ستیم لێرانە لە بۆیلەر دروست دەکرێت کە لە سەرتاوە دیتمان لە بۆیلەرەوە دەیکێشین بەناو ئەو سیستەمە دێ لەسەر ئەو جیهازانە هەمووی تەجروبەی لەسەر دەکرێت تەجروبەکان بیدایەتی تەجروبەی چۆنیەتی دەرینانی درانسفراکشنە پاشان چۆنیەتی دەرینانی خەسائسی واتە کەفاەتی بۆیلەر وهاکەدا ئەو دوایە تەجروبەمان هەیە لەسەر چۆنیەتی گواستنەوەی بخار گواستنەوەی ستیم بە باشترین شێوە بە جۆرەها زۆری بۆڕی چۆنیەتی ئینسولیشن یان پێچانەوەی زۆرها زۆرمان هەیە وەکو لێرە دیارە پاشان دراسەتی ستیم کۆندێنسەر ئەو دوایە جیازشکەشمان هەیە ستیم ئیجەکتەر کە لێرانە ئەوە یەک لە ئەپلیکیشنەکانی ستیمە پاشان نۆزل دیراسەتی نۆزل ئەو دوایە چۆنیەتی هاتوچۆی گەرمی لەگەڵ ڕیکۆردی پرێشەر و تێمپرێشەر بای تایم بەشە سەرەکیەکانی ئەم ئینجنە چین بەشە سەرەکیەکانی ئەو بەشەی کە سەرەکیە پێ دەڵێن سلندەر بلۆک سلندەر بەڵێ ئەو بەشە من ئەمەوێت بۆم باسکەی ئەو بەشە چ کاریگەریەکی لەسەر ئەم ئینجنە ئیشەکەی چییە؟ شتە سەرەکیەکانی هەموو تێدا ینی جوو لە سەرەکیەکانی مەچینە هەموو لە ناو سلندەر بلۆکە چ سلندەرەکە شێوەی چۆنە؟ بەڵێ ئەوەی کە لە پێشمانە ئێستا ینی بەسم ئەوەیە چەند جۆر سلندەرمان هەیە لە ئۆتۆمبیلە تەنیا ئەم جۆرەمان هەیەیان بە پێی جۆری ئۆتۆمبیلەکان خۆی سلندەر وەکو بەدیەکە وەکو شتەکە یعنی وەکو پارچەکە چەندین شتی تێدایە حڕەکە دەکا دەجوولێتەوە ئەو شتانێک کە تێدایەتی پستنمان هەیە و کۆنەکتین ڕۆت کە پێی دەڵێن قۆڵە بەگن و لەگەڵ کرانکشەفت زۆر باشە تۆ باسی سێ شتت کرد سلندەر پستۆن لەگەڵ کرانکشەفت بەڵێ ئەم سیانە ئەگەر یەکەیەکە بۆمان باسکی بۆی هاوڵاتیان بۆی بزان ئەو سێ بەشە چی بەڵێ بەنسبەت پستن دەکەوتە ناو ژووری سوڵان سەرەتای جوولەکە لەو دەست پێ دەکات ینی ئەو هەوا بەنزینێکە دێتە ناو کەمبەستن ئەیدا لە پستنەکە بەڵێ جاری یەکەم دێتە ناوی پێی دەڵێن کەمبەستن چەمبەر ینی ژووری سوڵان بەڵێ هەوا بەنزینی تێدایە ئەو هەوا بەنزینە پاش ئەوەی تێکەڵ دەبی کە تێکەڵ بوو چی لێدێ بەواستەی ئەگەر سیارەکە بەنزین بی کە باسی دەکەین بەواستەی سپارک پلاکەکان چی لێ دەکا تریسکەکی دەداتێ لۆی بستێ تەمەەن
پێشتریش ئامادە بۆ سوستان بە چەند سترۆکێک دەڕوا بە چەند سترۆکێک ئامادە بۆ سوستان پاش ئەوەی دەسووتێتن چی لێ دەکا سەر پستنەکە خاڵی سەرەوە یان لەسەر سەرەوە پاڵی پێوەدەنی بێتە خوارەوە کە پاڵی پێوەدەنی هاو بنزینەکەەوە هاو بەزینەکە کە دەستێ سوتا دوای سوتانەکە بەڵێ دوای سوستانەکە پاڵی پێوەدەنی بدێتە خوارەوە کە پستن دێتە خوارەوە یعنی حرەکەتی reciprocating motion بە ئینگلیزی پێی دەڵێن یان حرەکەتی تەڕەدودی دەکە دەهینتە خوارەوە پستن بەس ڕەبت کرایە بەس بەسترایە بە کۆنەکتین ڕۆت بە کۆنەکتی ڕۆت ڕەبت کرایە کۆنەکتی ڕۆت چییە گوتمان قۆڵە بەگن پێی دەڵێن لەگەر کرانکشافت ئەگەر تەماشا بکەین حرەکەتی دەتوانین بیدەینێ بەو جۆرە زانەوەی لە پێشمانە ئێستا لە کاتی سوستان پستنەکە دێتە خوارەوە چی دەکاتن کرانکشافت دەجوولێنی دەسوڕێنی کە سوڕاندی بەو شێوەیە سوڕان دەداتە ئینجن قولانەوە کە سوڕانی دا ئینجن بەو شێوەیە ئۆتۆمبیلەکە لە ڕێگەی گێربۆکس یاخود کلاچ حرەکە دەکاتن دەسوڕێ و پاوەرەکەی دروست دەکەم ئەگەر بین باسی پستن بکەین بزانین پستن بە شێوەیەکی گشتی ئۆتۆمبیلی ئەحتیادی یعنی ئەو ئینجینانەی ئەو مەکینانەی کە هاوڵاتیان بەکاردێنن سێ ڕێنگی لەسەرە دویان ڕێنجی پرێژەرە دەخت یەکیان ئۆیلە دووەکەی سەرەوە ناهێڵێت ئەو پرێژەرەی ئەو ئێرفی ڕێشۆی کە هەیە ئەو هاو بەنزینێک کە هەیە بێتە خوارەوە ئەوەی خوارەوەش ئۆیلەکە ناهێڵێ ڕوون لە ئۆیل کەیسەوە بێتە سەرەوە چکە کە ڕوون بێتە سەرەوە ناو کەمبەسن چەمبەر ژووری سوستان چی لێ دەکات تەئسیر لە پاوەرەکەی دەکا لە سوستانەکە دەکا بە جوانی ناوستێ تۆ دائیمەن ئەتوو هەر مشکلەکەت هەر گرفتەکەت لە پێکهاتەی هەوا و بەنزین هەبی وا دەکاتن بە جوانی نەوستێ کەس بە جوانی نەوستا دەنگ پیا دەکە لە ئینجن بەو شێوەیە یاخود ڕەنجی دەگۆڕێ لە ئەگزۆز گاز زۆر سیارە دەبینین دووکەڵەکەی ڕەش شین کردووە ئەوە چی لێ دەکاتن ئەوانەی تەواو نییە ئەوانەی کە باسم کرد ئەو مەشاکلانەی هەیە لۆی ئێمە دائیمەن دەبی چی بکەین دەبی لە ئینجن شتە سەرەکیەکانی ئینجن هەوا و بەنزین یاخود فیول ئەو فیولەت باش بی دێ لەگەڵ هەوای تێکەڵ دەبی خەڵیتێک میکسچەرێکی باش دروست دەکا کە میکسچەرێکی باشی دروست کرد بەرامبەرەوەی توانایەک پاوەرێکی باش دروست دەکا ئەگەر هەر گرفتێک لەو میکسچەرە هەبوو لەو هەوا و بەنزینە لەو تێکەڵەی هەبوو چ دەکاتن پاوەرێکی کەمترمان دەداتێ پاوەرێکی کەمترمان داتێ بەو شێوێ ئەوجا ئەگەر تەماشای پێ لێرکوانە ئەو کۆنەکتی ڕۆدا بە کرانکشاف دەبەسترێ تەماشایکەین بە کرانکشاف دەبەسترێ چکە ئەوانە خولانەوەیان یاخود سوڕانەوەیان پێکەوەیە بەنسبەت ئەو ئینجینانش ئەگەر تەماشای بکەین کاتی خۆی ئینجینە قەدیمەکان یاخود کۆنەکان هەر سلندرێک دوو ڤاڵڤی هەبوو بەڵام ئەو هەستان چیان کرد توێژینەوەشتیان لەسەر کرد ئێستا وای لێ هاتووە هەر سلندرێک چار ڤاڵڤی هەبی یاخود سێ ڤاڵڤی هەبی ئەگەر چار ڤاڵڤی هەبی ئەوە ڤاڵڤ پێی دەرێن وەلفەکان ئەوە ڤاڵڤە زیاتر هەوا و بەنزین دەستە ناو ئینجن ناو مەچینە یاخود ناو کۆمبەسن چەمبەر و ئەگەر ڤاڵڤەکان زیاد کە ئەگزۆست ڤاڵڤ یعنی وەلفی ئەگزۆزی یاخود وەلفی بەنزینی کە پێی دەڵێن بە شێوەیەکی گشتی کە خەڵک باسی دەکا عەدەدەکەی زیاد بیتن ئەو کاتی ئەگەر وەلفەکانی ئەگزۆز عەدەدەکەی زیاد کە ژمارەکەی زیادکە زیاتر ئەو هەوا و بەنزینە کە سوتایە ئەگزۆز گاسەکەی چ لێ دەکە زیاتر فڕێددا خاڵک هەیە لێرە مهمە خاڵک با ئەوش باسکەین ئەگزۆز گاز چەند بمینێتەوە لەناو کەمبەسن چەمبەر لەناو ژووری سوتان وا دەکاتن ئەوە تێکەڵ بیتۆ جارێککە لەگەڵ هەوا و بەنزینەکە دیسان میکسچەرەکەمان خراپتر دەبیتن لۆیە زەرورە چەند بکرێتن ئەمە ئەو ئەگزۆز گاسەی لەناو کەمبەسن چەمبەرە زیاتر بستە دەرەوە
بەنسبەت لێرەدا ستیم بەکاردێت لەو دەرینانی پەوەر تا بەشەر ئیسفادە لێ بکاتن. تەواان دەتوانین پەوەر لە شتی کەش دەربینین، بەڵام کە لە ستیم دەردێنی بە شێوەشی ئاسان دەردێنی، خاستن ئەو ستیمە زیاتر لە تاقەی بە تاقەک دروست دەکرێت کە پێی گوترێت ئافتەر بێرنینگ کە دەکاتە مەرحەلەی دوای گاز تۆربانی زیاتر لەوەی بەکاردێ دەشتوانی بە خۆڕایی بۆیلەرەشی دروستکەی ئاگری بدێ ستیمەکەی دروستکەی بە جودایی ئەویش دەبیتن، بەڵام زیاترین محەتاتەکان لە دوای ستیم لە دوای گاز تۆربین ستیمەکە دروست دەکات. ئەو ستیمەش دەکرێتە تاقی حرەکی و دەکرێتە کارەبا پاشە. بەڵێ بەنسبەت مەکینەی دیۆمان کە دێن باز دەکەین دیزل ئینجینە ئەویش بە شێوەی بڕینەوە سێکشن هەیتمان لە تاقیگەکەمان، بە هەمان شێوە ئەویش بۆ تەلەبان بۆ قوتابیەکانمان ڕوون دەکەینەوە کە چۆنیەتی ئیشکردنی و جیاوازیەکەی چی بیتن لەگەڵ SA یاخود مەکاینی بنزین. بە هەمان شێوە مەکاینی دیزل هەمان سیستەمی دیزڵی هەیە، بەڵام هەندێک فەرقیە. یەکش لەو فەرقانەی کە هەیتی مەکاینی دیزل یاخود مەکینەی دیزل خۆی دەسووتێتن، ینی پێویستی بە سپارک پلاگ نییە. لە جیاتی سیستەمی کاربورێتەریش چی هەیە؟ های پرێژەر پەمپی هەیە. ئەو پەمپە دێت چ دەکاتن بە شێوەیەکی تایمینگ فیول دابەش دەکاتن یاخود دیزل گازەکە دابەش دەکاتە سەر یەک لە سلندەرەکان بە شێوەیەکی تایمینگ، بەڵام بە شێوەیەکی تایمینگ دێت دابەش دەکاتە سەر سلندەرەکان، بەڵام بە شێوەیەکی گشتی دیزل ئینجن مەکاینی دیزل قەبارەکەی گەورەترە، زیاتر لۆ تەحملکردنەکی زیاتر، یاخود بۆ سیاراتی گەورە بەکاردێ وەکو لۆریات و ئەو شتانە پێشی دەڵێن هێڤی ئینجنز مەکاینی گەورە مەچینەی گەورە. سەفاخر جگە لەوەی کە تۆ باست کرد سیستەمی تۆربۆ چارجەرمانە، جگە لەوە هیچ سیستەمێکی ترمان هەیە جگە لەوە؟ بەڵێ سیستەمەچکە هەیە پێ دەڵێن سوپەر چارجەر بە هەمان مەفهومی یاخود سیستەمی پرینسیپلی تۆربۆ چارجەر ئیش دەکا، دێ هەوای زیاتر داوێتە ناو کەمبەست چەمبەر خۆفەیستان، بەڵام شێوەی کارکردنیوی جیاوازە، شێوەی کارکردنیوی ڕاستەوخۆ لەگەڵ کڕانکشافت بەسترایە بەواسطەی بێڵت قایش یاخود زنجیر بەسترایە، بەڵام سوپەر چارجەر ڕاستە هەوای زیاتر داوێتە ناو ئینجن، بەڵام دەبێتە لۆدێکی ئیزافی ینی بارگرانەیەکی ئیزافی لەسەر ئینجن لەسەر مەکینە. مامۆستا فاخر تۆ باست لە دوو جۆر ئینجن بۆ من کرد کە ئینجینی بنزین و گاز. ئایا بە چ ڕێگەیەک هیچ سیستەمێک هەیە بتوانێت توانا و چوستی ئەم ئینجنانەوەت ئەم مەکینانە زیادکەین؟ بەڵێ لە حالی حاضر ئێستا سیستەمێک پێیا بووە، سیستەمی تۆربۆ چارجەر یاخود بە شێوەیەکی گشتی چارجەر وا دەکاتن پاوەری ئینجن توانای ئینجن زیادکە. چۆن زیاد دەکا؟ ئەمە ئەو ئۆگزۆز گازەی کە دەستە دەرەوە دەتوانین زارێشکە ئیسیفادە لێ بکەین لەبەرەوەی تاقەتی بە فێڕوچووە، ینی بەبێ ئیسیفادە دەستە دەرەوە دێن چی دەکەین؟ تۆربۆ چارجەر لەسەر ئینجن دەبەستین. ئەو تۆربۆ چارجەر ئیشی سێ پێک هاتووە لە کۆمپرێسەر لەگەر تۆرباینێک، بەڵێ ئەویان هەوە کۆمپرێسەر لەگەر تۆرباین، ئێرکوانە تۆرباینەکەی ئەوەشیان کۆمپرێسەرە. چی دەکاتن؟ ئەو ئۆگزۆز گازەی کە دەستە دەرەوە سرعەت خۆی هەیە، خێرایی خۆی هەیە، لەو تۆرباینە دەیسوڕێنتەوە کە سوڕاندیەوە بەرامبەرەوەی کۆمپرێسەرێکیان لەسەر ڕابەت کردیە لەسەر بەستایە. ئەو کۆمپرێسەرە هەوا لە دەرەوە دەهینی، هەوایەکی زیاتر، ئەو هەوایە چی لێ دەکات؟ دەیهاتە ناو کەمبەستن چەمبەر، پاڵی پێوە دێنی دەیهاتە ناو کەمبەستن چەمبەر.
ناو ژووری سوتوان چکە ئێمە شتەکەی لە ئینجن ئێمە چەند بتوانین هەوای زیاتر بیهاوینە ناو کەمبەسن چەمبەر بەرامبەر ئەوەی پاوەرمان زیاد دەکەم بەڵام لێر کوانە تۆ ناتوانانی تۆربۆ چارجەر لەسەر هەموو ئینجینەک زیادکەی ئەوەی کە زۆر لەسەری دەبەسرێ سیاراتی دیزڵە چکە کە سیاراتی دیزل تۆربۆ چارجەری لەسەر زیادکەی پاوەری زۆر زیاد دەکەم بەڵام تۆربۆ چارجەر پێویستی بەوەیە لە بریکیشن بکرێ ینی تەزید بکرێ و پاشان کوولینگیش بکرێت ساردیش بکرێتەوە بەڵێ لەبەرەوەی ئەو ئەگزۆز گازە کە لە تۆرباینەکە دەدا دەرەجا پلەی گەرمایەکی بەرزی هەیە تۆرباینەکە چی لێدێ گەرمی دەکا و بەرامبەرەوەی کۆمپرسەرەکەش گەرم دادێ کە کۆمپرسەر گەرم داهات هەوایەکەش گەرم دابێ ئێمە نابێ هەوای گەرم بیهاینە ناو ئینج لەبەرەوەی هەوای گەرم وا دەکاتن پاوەری بینتە خوارەوە ینی توانایەکەی بینتە خوارەوە وەکو محەتاتی دروستکردنی کارەبا بەرهەمهێنانی کارەبا ئەمە ئەوانیش هەمان شێوە ئەویان هەیە ئەو هەوای کە دەستە ناو ئینجین ناو مەچینە دەبی پلەی گەرمایەکەی زۆر بەرز نەبێ مامۆستا محەممەد من حەزەکەم باسێک لە وەرشەی لکاندن واتا لیحامم بۆکێ ئەم وەرشەی ئێوە لە چی پێک دێت؟ بەڵێ ئێرە پێدێن سازنگەی لکاندن واتە وەرشەی لیحام ئەوە بۆ فێربوونی قوتابیانی قۆناغی یەکەمە کە قوتابیان بەشی ئەندازیاری میکانیک کە مەرحەلەکان دێن ئێرە ئێمە فێریان دەکەین بیدایەت ئەگە پێناسەی لیحام بکەین بە کورتی زۆر باسی ناکەین تەفاسی ناچینە مۆزوعەکەی بەڵام هەندێک پێناسەی دەکەین و بزانین چەند زۆر لەحیممە هەیە پێناسەی لیحام دەتوانین دوو پارچە ئاسن یاخود زیاتریش پێکەوە بلچێنین بە واستەی گەرمی یان حەرارە یان بە واستەی پەستان و گەرمیش واتە دوو پارچە ئاسن یاخود زیاتریش ئەوە پێناسەش کورتە حکمە ئەنواع اللحام جۆرەکانی لەحیم سێ جۆر لەحیم ڕئیسیمان هەیەمە بەخۆی سێ جۆر لەحیم ڕئیسیە حکمە لحام حەراری ولحام ميكانيكي ولحام حراري والميكانيكي وات اللحام بقرمي وهي ببسطان وهي بسطاني شو ميكانيكي شو اواني كلحام حرارية امك اللي طلبة فيري عندكين دو زور ما هي هيتمان لحام قوس كهربائي وهيتمان لحام غاز ويلدينج واتا لحام قوس كهربائي تيا هيتمان اي سي وهيتمان دي سي وهيتمان اي سي شو دي سي شو بري لحام غاز ويلدينج دو غازا ئۆکسی ئەسترین واتە ئۆکسین و ئەسترین بەڵام ئێمە کە تەڵبەکانمان دێن زۆر مەجای ئەوانە هەمویان فێر بکەین تەنها ئەوانەیە فێر دەکەین کە لیحام قەوس کارەباییە باشە لیحام قەوس کارەبایی واتە چ بەکاردێن ئەلکترۆد واتە شیشی لەحیم یان واری لەحیم ئەوەش چەند جۆرێکمان هەیە بەڵێ هەیتمان پێنج جۆر شیشمان هەیە لە پێکهاتە هەموو وەچیەکە تەرکیبەکەی هەموو یەکە بەڵام فەرقەی لە درێژی و لە سمک هەیە هيتمان دونيو سمشي وهيتمان دو وهيتمان تسار هيتمان بينت هيتمان 3.25 بەپێی ئەو ئیشانی کە لەما شارع گەورەکانە بەپێی زۆری ئیشەکە دۆڕێ کەواتە ئەو ئیشە ئەگە چەند زەخم و گەورەبی ئەمە دەبی شیشی گەورە بەکاربین ئەو ئیشانێک کە بەسیتن تەنکن سمچاکەمە ئەمە دەبی شیشی بچووک بەکاربین مامۆستا محەممەد نەمە پرسیارەکەم ئایا ئەم قوتابیانە ماوەی ئەونەیان لەبەر دەسایە تا فێر ببن ئایا هیچ کەسێکیان بۆ نمونە ئەو بەرهەمی لەحیمە ینی بۆ لە پاشە ڕۆژە فێر ئەبن بۆ نمونە چن ناو مەشاریعەکەەوە توان ئیسفادەی لێ بکەن ئەو سار شێشکەمەدانایە داهێنانشکەمەدانە نوێە چەند سارە بەس دەماندایان پارچە لەحمیان دەکرد بە زاویە بەیان بەڕاستە یان بە گۆشە ئێستا چمان کردی ئەمە دوو هەفتەی یەکەم فێریان دەکەین چۆن لەحیم دەکەن پاشان مەشروعیان دەینێ ئەو مەشروعاتە مێزەکە مێزش کۆمپیوتەرە دروست دەکەن ئەوە مەربوتە بە لەحام و بە نەجاڕی واتە ئەساسەکەی لە لیحام دەکەن دوایە داروشتەکەش لە نەجارە دروست دەکەن
مامۆستا میقداد من ئامێرێک ئەبینم لە وەرشەکەی ئێوەیە ئەم ئامێرە ئێوە بۆ چ شتێک سوودی لێ ئەبینن؟ بڵێ ئەم ئامێرە وەکو مامۆستا فاخر باسی کرد مەچینەتی سپارک ئیگنیشن ئینجنە سپارک ئیگنیشن ئینجن یاخۆت مەچینەکە بە بەنزین ئیش دەکات فلویدەکە بەنزینە ئەم ئامێرە مەچینەتی ئینگلیزیە لە شەریکەی فۆرتە مۆدێلی هەفتایەکانە مەچینەتی کۆنە بەڵام ئەمە زۆر سوودی لێوەلەگرین لە بۆ فێرکردنی تەڵەبەی زۆر شتی معلوماتێکی زۆر تێدا هەیە تشتی سەرەکیمان چییە؟ تشتی سەرەکی ئەو ئامێرە داینەمۆمیتەرێکمان هەیە ئەو داینەمۆمیتەرە سوودی سەرەکی چییە؟ وەکو لۆدێکی یان بارێکی دێخینە سەر مەچینەی بزانین ئەو بارە یاخود ئەو لۆدە چ کاریگەری هەیە لەسەر چستی ئەو مەچینەیە. ئەو تێستانە چین کە ئێوە لێرە بم ئامێرە ئیکەن؟ بڵێ ئەمە لەو ئامێرە 4 تێستی سەرەکیمان هەیە. تێستی یەکەم پێدەرێن مۆرس تێست. چییە ئەو تێستە؟ ئەو تێستە مەبەستمان لەو تێستە دۆزینەوەی فریکشن پەوەرە یاخود ئەو پەوەڕەی کە بە فیرۆ دەچین. ئەمە 2 جۆرە پەوەرمان هەیە یاخود وزەمان هەیە ئەو پەوەرانە پەوەرێک پێدەرێن ئینپوت پەوەرێک پێدەرێن ئاوتپوت. ئینپوتەکە ئایا ئەمە چ دەدەینە ئەو ئینجنە ئەو مەچینەیە بە واستەی تێکەڵاوی هەوا لەگەل بەنزینی دەشتە ناو ئەو ئینجنەدا ئەوە ئینپوتە. ئاوتپوتەکەش چییە؟ ئەو پستنانە کە دەجوولێن بە حەرەکەتی ئەمە بە هەندەسی پێدەرێن ڕسیپرۆکێتینگ یاخود لۆسەرەوە و لۆژێرەوە ئەو حەرەکەیە دەگۆڕێت لە بۆ حەرەکەتی ڕۆتەری دەوەڕانی. ئەمە لەو تێستی یەکەم بزانین ئایا چەند ئینپوتمان هەیە و چەند ئاوتپوتمان هەیە و لە بینی ئینپوت و ئاوتپوت چەند فیرۆمان هەیە. و تەجروبەی دووەم پێدەرێن ئینجن بریتینگ. ئینجن بریتینگ مەبەستمان چییە لە ئینجن بریتینگ؟ ئینجن بریتینگ مەبەستمان ئەوەیە یعنی چەند هەوا دەتانین لە دەرەوە ڕاکێشین لۆ ناو ئینجنی ئەو هەوایە تێکەڵی ئەکەین لەگەل بانزینی دەستێنین تەقینەوە ڕوودەدات لە ناو ژووری سوتاندن یاخۆت پێدەرێن کۆمبەسشن چەمبەر دوای پاشماوەی سوتاندن لە ڤالڤەکی دەشتە دەرێ پێدەرێن ئێگزۆست ڤالڤ. تەجروبەی سێیەم پێدەرێن میکسچەر کۆنترۆل. لەو ئەکسپەرمنتە یاخود لەو تاقیگەیە بزانین کۆنترۆلی ڕێژەی بەنزین یاخۆت فیوڵ لەگەل هەوای چەندە. زۆر باشە کۆمەڵێم گەیچانە بۆچین؟ بڵێ ئەو گێجانە ئەوە هەر ئینجنێک یاخود هەر مەچینێک دەبیت جۆرە گێجێک هەبیتن لێ. مەسەلەن ئەو گێجی یەکەم پێدەرێن هۆرس ڕەن ئایا ئەو مەچینەیە چەند ئیشی کردیە لۆ ئەوەی بزانین ئایا حتا چەند بتوانین ڕۆنی بگۆڕین. گێجی دووەم قووەتی پاتری. گێجی سێیەم مهمترین گێجە ئەوە لە مەچینەی ئەوش پێدەرێن کۆڵان تمپرچەر یاخۆت ساردکەرەوەی ئینجنەکە. ئەوەش پرێشەری ئۆیڵە ئەوی دیش ئینلێت مانیفێلد پرێشەر. ئەمەیان بۆچی بەکاردێنێت؟ ئینلێت
ئینلت مانیفێلد ئەوە شتەکە مهم نییە یعنی لە بۆ سایقی لە بۆ شۆفێری بەڵام لە بۆ ئەکسپێرمنتی دەبیت تەڵەبەی فێری بکەین بزانین ئەو ئینلت مانیفێلد یعنی چییە معنای چییە یاخود لە چێندەرە یاخود پرێشارەکە چەندە ئەوە زیاترتر بەکار دێتن لە بۆ تاقیگەکان. سازنگەی ئامێرەکانە ئەوە ئێستا بەشی قەشتی پێدرێن بەشی قەشتی پێدەن لەسەر ئامێری قەشت دەتانین چەند جۆرە کردار و ئیشێک ئەنجام بدەین بۆ نمونە دەتانین شێوەی گروفی ئەگەر هاتو گروفێکمان هەبی ڕاستبی دەتانین ئەنجام بدەین دەتانی شێوەی چوارگۆشەی لەسەر دروست بکەین دەتانی شێوەی سافکردنی ڕووی لەسەر ئەنجام بدەین دەشتانین شێوەی ددان داین لەسەر دروست بکەین کە بە شێوەی زەریدەر مسەلەنی پێدەین بۆ شێوەی کە شێوەی دداندانبی لەسەری ئەنجام بدەین دەشتانین شێوەی حتا گۆشەی نوهاتش پێ دەبین کە شێوەی گۆشەی نوهاتیش لەسەر ئەنجام بدەین و دەشتانین ئەو گەزگەزەکەی لەسەر ئەنجام بدەین کە لە بین وەکو دەوی ژیرەمان هەبی تا ئەو شەکەمان هەبی لە دەوەکەی نەخزی ئەو گڕیگرانە لەسەر ئەنجام بدەین دەشتانین دروستکردنی مەجرای خابوور یان مەجرای سی لەسەری ئەنجام بدەین کە بەو شێوەی کە لەسەری دروست بکەین بۆ ئامێری قەشت دەتاین ئەو جۆرە گروفانە لەسەر ئامێرەکەمان ئەنجام و ئیشکی جۆرەکارانە ئەنجام بدەین ئەو بەنسبەت ئامێری قەشت زۆر ئیشتێ شێ دەتاین ئەنجام بدەین بەس ئەو کان کە نمونونەکانمان لەبەر دەستدانێک کە بتانی پێشتانتان بدەم بەس مەجاری بەکارهێنانیشی دیاریکراونی خاستن ئەگەر هاتوو ئەو نمونونەکەی کە ئەمە هەمانبی شێوەی گەورە بی و یان بلۆک بی کە لەسەر ئامێری میلیگ نەتاین بەکاربین لێرەتاین بەکاری بینی ئەوە ئامێری تۆڕنەی پێدەریان تێرنێکی پێدەرێن دەتانین ئەو شێوانەی کە شێوەکانیان بازنەیەن لەسەر ئامێری تۆڕنەی ئەمە ئەنجام بدەین بۆ نمونە دەتانین لە تیرەی دەرەوەی وەرگین لە تیرەی دەرەوەی دەتانین لە تیرەکەی دەرەوەی وەرگین بەو شێوەیە دەتانێت تیرە وەرگین دەشتانین هیچ لە ناوەوەی بکەین ئەگەر هاتوو بمانێ کون دروستکەین یا بمانێ ئەوەقمان هەیە فەتحەکمان هۆڵەشی دروست بکەین کونەکەی گەورەتر بکەین دەشتانین بڕغووی لەسەر دروست بکەین شێوەی ددان دەتانی بڕغووی لەسەر دروست بکەین بەجێرەی ئیشەکەمان کە بتانین ئەمە لەسەری دروست بکەین بڕغوش چەندەها زۆر بڕغیمان هەیە دەتانین بڕغی بچووک گەورە یان ددانی سێ گۆشە چوار گۆشە معین هەر ئەو شێوەی کە ئەمە بمانێتان لەسەری ئەنجام بدەین دەتانی ددانی ناوەش دروستکەین دەتانی ددان لە دیوی دەرەوەش ددانەکان دروست بکەین تەلەبە کادێن زۆربەی تەلەبەکان شارەزاییان نییە لەسەر ئینجن لەسەر ئەمە چ دەکەین ئەمە مەسەلەن ئەو داینەمۆمیتەرە جۆرە سێنسەرێکمان هەیە لۆ کەلکولیشن یاخود پێوانەی قووەتی یاخود لۆدی ئەو داینەمۆمیتەرە ئەو لەوحەیە دیار دەبیتن ئایا چەند بار یاخود لۆد دەتانین بێخینە سە ئینجنی
و دەتانین زیاد بکەینش ئەو بارە ئەوە نووسرایە ئینکریز یعنی زیادبوونی ئەمە پێدەرێن لۆد یاخود بار لەسەر مەچینەکە ئێرە پێدەرێن دکریز یاخود بارەکە کەم دەکەین لەسەر مەچینەی ئێرە ئەوە خێرایی مەچینەی دیار دەبیت ئێرە خێرایی مەچینەی دیار دەبیت ئەوەش پێدەرێن تhrottle valve چەندی ئەو بڕە هەوایەی لە دەرەوە کادێتە ناو مەچینەی چەندی ئەوەی زیاد بکەین ئەو هەوایەی ئەو بڕە هەوایەی لە دەرەوە کادێتە ناو مەچینەی زیاترە. مامۆستا حەز دەکەم باسێک لە ئامێری میڵین مەشین واتە ئامێری فرێزە بکەین بزانین ئەم ئامێرە چییە و ئێوە لەم وەرشەی خۆتانە بۆ چ شتێک سوودی لێبینن. طبعا ئەو ئامێرە پێدرێن ئامێری یونیڤرسال میلینگ مەشین دەتانین چەند زۆرە ئیشەشی لەسەر ئەنجام بدەین ینی عەمودیە عەمودیشە و ئوفقیشیان هەم هۆریزۆنتەڵە هەم ڤێرتیکەڵە و هەم تەیبڕەکەش دەتانین بە گۆشە بیسوڕێنین بە جێرەی پێویستمە. طبعا ئەو ئیشانەی کەمە لێر ئەنجامی دەین دەتانین چەند زۆرە ئیشەش لەسەر ئەنجام بدەین ئەو جۆرانەی کە زۆر ئەوە کە ئەماتی احتیمال دەکەن سەر بە دروستکردنی گێڕ دروستکردنی گێڕ بە هەموو جۆرەکانی دەتانین لەسەری ئەنجام بدەین ئەو جۆر هاتوو شێوەی ددانەکانی ڕازبی یان دانەکانی لاربی یان شێوەی قوچەچیبی یان حەلەزۆنیبی بەو جۆرە ئەمە دەتانین لەسەری ئەنجام یان دەتانین جەریدە مەسەلەن لەسەر دروست بکەین بەو جێرەی کە ئەمە مانێ ئەوە زۆر دەتانین ئیشی تریش لەسەر ئەنجام بدەین بۆ نمونە ئەگەر مانوێ شێوە حەفرەی داخلیمان هەبی بەس شێوەکەی هەر شێوەکبی دەتانین دەریبینین. زۆر باشە جیاوازی منەمێت جیاوازیەک بەراورد دەکەین لە نێوان ئامێری میڵین مەشین لەگەڵ تێرنین مەشین جیاوازی ئەو دوانە چین جیاوازەکەی تۆڕنە و فرێزە ئەو ئامێرانی کە ئەو ئیشانەی کە لەسەر تێرنیک دەکرێت زۆربەی زۆری ئیشەکانیان شێوەکانیان بازنەین بەس ئیمە دەتانین شێوەکان بازنەیش نەبی دەتان لەسەری ئەنجام بدەین یعنی ئەتوانین بڵین ئامێری فرێزە ئیشی تۆڕنە ئەکا بەس تۆڕنەی فرێزە ناکە بێگومان تاوە ئامێری ئیشی تۆڕنەی دەکا بەس هەموو ئیشەکی نا بەس زۆربەی زۆری ئیشەکانی دەتانین لێرە ئەنجام بدەین بەس تەمان دەبی هەندێک ملحقات کە لەگەر بەکاربین ئینجاتانی ئیشەکان ئەنجام بدەین بە ڕاستە خۆ ناتانین دەبی شتیتری لەگەر بەکاربینین ئینجاتانی ئیشەکانی پێ ئەنجام بدەین هەم دەتانین بە شێوەی ینی ئەوە دەتانین وەکو ئیشی تۆڕنەی ئوفقیش بەکاربین و تۆڕنەی عفەن ڤێرتیکەڵ ینی ئەستونی. زۆر باشە ئێوە لێرە لە مۆرشە ئەو قوتابیانی کەیەن بۆ لای ئێوە فێری چیانەکەن لەسەر ئەم ئامێرە بە زۆری ئەمە یەکەم جار فێرە دروستکردنی مەسەرەن شێوازی ئیشکردنەکانمان یەکەم جار سافکردنی ڕوو چۆن مەسەن تەسوێ سوتوحی پێدەن سافکردنی ڕووی پێدەرێن دوای دەتانین ئێمە شێوەی گروفی دروست بکەین چاڵای لەناو سامپلەکان دروست بکەین و دەشتانین شێوەی دروستکردنی تێپەڕ لارایی چۆن ئەگەمانە لارەکە دروستکەین و دەشتانین دروستکردنی شێوەی ددانی گەرشلی پێدەرێن کە گەر پێدەرێن دەتانین ئەو بەس ئەمە ئەوەی کە بە تەڵەبەکان دەرێن کاتەکەمان کەمە بەس مجرد ددانی ڕاستیان پێدەرێن ینی ددانی حەلەزۆنیەکە و مەخروتەکە ئەوانیان پێنان چوە کاتەکەیان کەمە ئەوەندەی کە دێنەکەمە مەجالەکان ئەوەندەنی بتان کارەکان کە ئەنجام بدەن وەکو ئامێرەکە ئەوانەی پێ دروستەکرێت ئەوانەی پێ دروست دەکرێت بڵێ ئەوانەی پێ دروست دەکرێت و بەس ئەمە کاتەکە وەش گوتم کاتمان کەمە لە بۆ تەڵەبەکان بتانین هەموو ئیشەکانی تریان پێ ئەنجام بدەین هەر ئەوەندە پێڕادەکەن.